پیرۆزبایەکی گەرم لە یادی دامەزراندنی تەلەڤیزیۆنی سەتەلایتی کورسا دەکەین کە پێێنێتە ساڵی 21 میێوانێ 21 ساڵە خزمەتەکە بە هەموو چین و توێژەکانی گەلی کوردستان و عێراق لە هەموو بوارەکانە لە بواری کۆمەڵایەتی بەرنامەی باشی کۆمەڵایەتی هەیە بەرنامەی تەندروستی هەبووە هی زانستی هەیە و لە هەموو ماڵێکا جێی خۆی کردوێتەوە وەکو ئەڵێ کورسات ماڵی هەمووانە هەموو دەنگ و ڕەنگە جیاوازەکانی میوانداری کردووە لە کورسات و هەروەها بەسەریشی کردوونەتەوە لە شوێنەکانی خۆیانە بۆیە خۆشەویستی هەموو پیشەکانە پیشەوەرەکانە خۆشەویستی هەموو ماڵەکانە و لە ڕووی سیاسیشەوە دەنگ و ڕەنگی شەقامی کوردی بووە لە کۆڕ و کۆبوونەوەکانە ئەمەدەیەکی باشی هەبووە و چەند توانوێتی بەڕازگۆیانە هەواڵەکانی گەیاندووە بۆ ناو هەموو ماڵێکی کوردی و یا ماڵێکی عێراقی و دوور بۆ لەوەی کە دوور بۆ لە تێکدانی هەواڵی